گەورە سڵاوتان لەوێ بینێرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە ناوکۆکی لایەنە سیاسیەکان دەکەین لەسەر ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە میواندەرێک لە بەڕێزان لە تۆدیۆی سەرەکی ومێد جاف شارەزای هەڵبژاردن لە هەولێریشەوە کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان دژی ساختەکاریەکانی هەڵبژاردننی 30 ئەیلول دەوەستێتەوە. نوێنەرەکەشی لە کۆمیسیۆن ئامادە نەبوو واژۆ لەسەر ئەنجامەکان بکات. کۆمەڵ سەرەڕای ئەوەی ژمارەی کورسیەکانی زیادی کردووە و یەکێکە لە هێزە براوەکان، بەڵام کۆمەڵ ڕوبەڕووی ساختەکاریەکانی هەردوو هێزی دەسەڵاتدار بۆتەوە و چاوپۆشی لە ساختەکاری ناکات. هەڵوێستەکەی کۆمەڵ لەوە سەرچاوی گرتووە بڕوای بە هەڵبژاردنێکی ئازاد و خاوێن و دادپەروەرانە هەیە و دژی ساختەکاری و بێڕێزیە بە دەنگی خەڵک. نوێنەرەکەی کۆمەڵ لە کۆمیسیۆنی هەڵبژاردن هیچ کاتێک چاوپۆشی لە ساختەکاری نەکردووە و ڕوبەڕووی هەوڵەکانی دەسەڵات بۆ ساختەکاری بۆتەوە. شیروان زەرار لە چەند وێزگەی جیاواز لە کۆمیسیۆن هەڵوێستی وەرگرتووە. لە ساڵی 2007 یەکێک بوو لەو کۆمیسیارانەی دەنگی نەدا بە ئەنجامدانی ڕاپرسی لە 25 نۆ و پێیوا بوو کاتەکەی گونجاو نییە و لە هەمان کاتیشدا دژی دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بوو لە ساڵی ڕابردوو. هاوکات لە سەرەتای مانگی نۆی ئەم ساڵ هەوڵێک لە ئارادا بوو بۆ دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان، بەڵام نوێنەرەکەی کۆمەڵ دژی دواخستنی هەڵبژاردن بوو. داوامان کردووە کەوادەیەک ڕۆژێک دیاری بکرێت. لە دوایین هەڵوێستیشدا وتەبێژی کۆمیسیۆن لە پشکی کۆمەڵی ئیسلامی لە کاتێکدا حیزبەکەی کورسیەکانی زیادی کردووە لەگەڵ 3 کۆمیسیاری دیکە ئامادە نەبوو واژۆ لەسەر ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکات. کۆمیسیارەکەی کۆمەڵ جگەلەوەی ڕاگەنراوێکی لەگەڵ 3 کۆمیسیاری دیکە لە هەڵبژاردن بڵاو کردەوە، هاوکات داوای کردبوو هەر 4 کۆمیسیارە ناڕازیەکە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بەرفراوان ئەنجام بدەن، بەڵام ئەمە نەکرا. ئەمە جگەلەوەی ناوبراو چەندین دیداری ڕۆژنامەوانی ئەنجامدا و ساختەکاریەکانی پارتی وێشێتی بۆ خەڵکی کوردستان ئاشکرا کرد. هەڵوێستەکەی کۆمەڵ و نوێنەرەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ساختەکاری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی بەدوای خۆی داهێنا و چەندین هاوڵاتی ستایشی هەڵوێستەکەی کۆمەڵ دەکەن. ڕۆژنامەنووس گەرمیان حەمەیپور نووسیوێتی کەس و لایەنێک شیاوی ستایش بن کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکەیانە لە کۆمیسیۆن، چونکە هەر ئەوانن کە سەرباری زیادبوونی دەنگ و کورسیەکانیان بەڵام ئەنجامەکانیان ڕەت کردەوە. زیادبوونی کورسیەکانی ئەو حیزبەش هەر بەرهەمی هەڵوێستە جوانەکانی پێشویانە. زمناکۆ ئیسماعیل ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەریش لەبارەی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیەوە نووسیوێتی هەڵوێستێکی جوانی کۆمەڵی ئیسلامی. ئەم هەڵوێستەتان بەرز دەنرخێنم. سەرباریەوەی کۆمەڵی ئیسلامی ژمارەی کورسیەکانی لە 6 کورسیەوە بوو بە 7 کورسی، بەڵام ئەو حیزبە ئامادەنین واژۆ لەسەر دەنگ و کورسیە ڕاگەنراوەکانی کۆمیسیۆن بکەن. لەبەر ئەوە ئەوانیش هاو هەڵوێستی هەردوو حیزبی زەرەرمەندی سەرەکی هەڵبژاردنەکان گۆڕان و یەگرتوون. کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکانی لە دامەزراوە فەرمیەکان کەسانی بێر و ڕازگۆن و هەمیشە دژی ساختەکاری و نەعەدالەتی و گەندەڵی وەستاونەتەوە. 4 ساڵی ڕابردووش گەواهیدەری ئەم ڕاستیان. ئەمەش لە مەبدەئەکانی کۆمەڵ سەرچاوەی گرتووە، چونکە کۆمەڵ ڕوبەڕووبوونەوەی ستەم بە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و نەتەوەیی دەزانێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاگومێت بە خێربنگ سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بوونی کۆمیسیۆن بە دوو بەشەوە کارکردن بۆی کە بە زۆرینە ئەنجامی هەڵبژاردن پەسەند بکرێەوە بێ نوێنەرەکانی کێتی و پارتی. سەرنجی بەڕێز لەسەر ئەم بڕیارەی بەشێک لە کۆمیسیاران چی بوو؟ سەرەتا سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەتان. ئەمە لەو دەست بکەم کەوا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەمێ کوردستانە کۆمیسیۆنێکی سەربەخۆیە بە یاسا و ئەم کۆمیسیۆنە یاسای تایبەتی خۆی هەیە کە یاسای ژمارە 4 ساڵی 2014 لە مادەی یاسایی ئەم کۆمیسیۆنەدا هاتووە کە بەشێک لە بڕیارەکانی بەدەنگی 2 لەسەر 3 تێپەڕەبێت و بەشێکی لە بڕیارەکانی بەدەنگی زۆرینە تێپەڕەبێ. ئەو بڕیارانەی کە بەدەنگی 2 لەسەر 3 تێپەڕەبێ هاتووە لە نەکات هەڵبژاردنی سەرۆکی کۆمیسیۆنەکەیە، جێگری سەر کۆمیسیۆنەکەیە، بڕیاردەرەکەیە و ئەو بڕیاردەرەکەیە و زائیدەن سەرۆکی
هەڵبژاردننی نیشتیمانیەکەم ئەگە بنە سەر پەیڕێوی ناوخۆی ئەم کۆمیسیۆنە کە لە وەقایعی کوردستانە بڵاو بووتەوە هاتووە ئیزافەتەن لەسەر یاساکە دوو فاقرەی بۆ زیاد کردووە ئەوش ئەوەیە کە ئەڵێ هەڵبژاردننی بەڕێوەبەری گشتی ئۆفیسەکانی پارێزگاکان بە دەنگ 2/3 ئەندرێت و هەروەها هاتووە دانانی بەڕێوەبەرە گشتیەکان لەناو ئۆفیسی نیشتیمانیە بە دەنگ 2/3 ئەندرێت کەواتە دەنگی 2/3 عورفێکە بە پێی پەیڕەوی ناوخۆی کۆمیسیۆنی باڵا کۆمیسیۆن مافی ئەوەی هەیە کە بڕیار با لەسەرەوەی کەوا بە دەنگی 2/3 بڕیارەکانی خۆی تێپەڕێنێت ئەو بڕیاری کە دەرچوو لە شەوی هەڵبژاردندا لەلایەن ئەنجومەنی کۆمیسیارانەوە کە لە بڕیارەکەمان پەسەندی ئەنجامی هەڵبژاردنەکانەکەین بە دەنگی 2/3 من وەکو خودی خۆم قسم لەسەر ئەوە هەیە کە ئەنجامی هەڵبژاردن پەسەند ناکرێت لەلایەن ئەنجومەنی کۆمیسیارانەوە بەڵام دەرچوونی بڕیارەکان بە ڕێژی 2/3 مافێکی سەرەتایی ئەنجومەنی کۆمیسیارانە کە بتوان ممارسە حەقی خۆیان بکەن بەڵام ئەبووایە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پێشتر کاری لەسەر ئەو بکردایەکەوە لە پەیڕێوی ناوخۆدا ئەم بابەتە هاتووە بەڵام وەکو ناوی پەسەندکردن یاخۆی حەسمکردنی شەکواکان نەهاتووە باش بەس لە یاسای هەڵبژاردننی کۆمیسیۆن بن لە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کە پەرلەمانی کوردستان لە 2014 پەسەندی کردو بەڕوونی نەهاتووە کە ئەنجامەکان بە چۆن پەسەند دەکرێن ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان بە 2/3 بە زۆرینە ئەمەی تیان یاساکە بەڕوونی نەخێر بە تەحدید لە یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هاتووە لە مادە 3 بڕگەدۆکەیدا هاتووە کە باسی 4 حاڵەتەکە کە بە دەنگی 2/3 هەڵبژێریە بەڵام گرنەوە پەڕێوی ناوخۆکە دوو حاڵەتەکەی زیاد کردووە کەواتە کۆمیسیۆنی باڵا وەکو تەدابیری احتیرازی مافی ئەوەی هەیە کە خۆی هەڵسێ بەوەی کەوا کۆمەڵە ڕێکاری زیادکە بۆ کاروبارەکانی خۆی و ئەو ڕێکاری کە زیادیان کردبوو لە شەوی هەڵبژاردنە لەلایەن دەستەی دادوەری لە دادگای پێداچوونی هەرمی کوردستان هەڵوەشێنرایەوە من وەکو یاساییەک بە مافی ڕەوای کۆمیسیۆنی ئەبینم کە ئەو یاسایی تێپەڕاندایە چونکە هیچ ڕێگریەک نییە لە یاساکە کە باسەوە بکە کە هەڵەوشێتەوە و دوو حاڵدەکەمان هەیە لە پەیڕەوی ناوخۆی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە بە تەحدید هاتووە بە دەنگی 2/3 تێپەڕیەوە دەستەی دادوەری هەڵبژاردن لە دەرگای پێداچوونەوە بڕیارێکی یاسایی نەبوو کە ئەو بڕیاری ئەنجومەنی کۆمیسیاران هەڵوەشاندنەوە کە بە 2/3 ئەنجامەکان پەسەند بکرێن من خۆم قسم لەسەر بڕیارەکە هەیە ئەسڵەن بۆ خودی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان نابێ پەسەندی نەتایجکەن چونکە ئەوان تەنها نەتایج ڕائەگەیەنن ئەمە خاڵێکیان و خاڵی دووهەمیان بڕیاردان لەسەر کێشەکان مافی ئەویان هەیە تعدیلی پەیڕەوی ناوخۆکەن و بڕگەیەک زیادکەن بە دەنگی 2/3 وەک چۆن لە پەیڕەوی ناوخۆ ئاماژەم پێکرد تەسبیت کراوە کە کۆمەڵی حاڵەت هەیە جگە لەو لە یاساکە باس کراوە لەوێ باس کراوە کە بە دەنگی 2/3 ئەڕوا وەقایعی کوردستانیش ئەم پەیڕەوی تیا بڵاو کراوەتەوە کە لە پەیڕەوی ژمارە 187 لە 4/5 ساڵی 2015 بڵاو کراوەتەوە و ئەتوانێت وەکو یاساکە تەعاملی لەگەڵا بکرێت لە ئێستادا بەڵە بەس ئێستاوی کە پەسەند کراوە تەنان بە نێرانی پارتی یەکێتی ئێستاگەری یەکێتی لەگەڵدانە بە پارتی بە تەنیا نەیتوانی پەسەندی بکات ئێمە حاڵەتێکمان هەیە دوو جۆر کۆبنەوەی ئەنجومەنی کۆمیسیارانمان هەیە کۆبنەوەی ئاساییمان هەیە و کۆبنەوەی ئاساییمان هەیە کۆبنەوەی ئاساییەکە ئەوەیە کەوا کارنامەی کۆبنەوە کە لە ماوەی 24 ساعت پێشوەختە سەرۆکی کۆمیسیۆن ئەیدا بە ئەندامەکانی یاخود لەسەر داواکاری سێ لە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران کۆبنەوەیەکی پێشوەختە بەسن بەڵام ئەوێ 24 ساعت پێشەوە بەبێ پەیڕەوی ناوخۆ کارنامەکان پێ بکات ئەمە حاڵەتی نائاسایی حاڵەتی ئاساییشمان هەیە کەوا لە مانگە دوو جار کۆ بنەوە ئەم حاڵەتی کەوکو باسێکن ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارەکەم کە بڕیارێکی کتوپڕ بووە و پرسیان پێ نەکراوە کە ئەمەش پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە ئەمە لەلایەکی تر خۆی بۆ خۆی دابەشبوونی کۆمیسیۆن بەسەر دوو باڵا گومانە خاتە سەر ئەنجامەکانی هەڵبژاردن و ئەم گومانێکە خاتە ئەنجامی هەڵبژاردنەکەن کەواتە کارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کارێکی دروست نەبووە لە جێگە گومانی جێگە خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبووە. سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەرز کاک کەمال جەنابیشت بەخێر بێ ئێوە سەرنجتان چیە لەسەر ئەنجامانەی کە ڕاگەیەنداوەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ وە ئاەتانەتان داوە لەم ئەنجامانە کە دەرگایتانە کراوەتەوە بۆ ئەوەی کە لە بریکاری بڵێن قەوارە سیاسەکان بتوانن تانە پێشکەش بکەن؟ بەناوی خی گەورە و میهرەبان ئێمە لە ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێمان وایە ئەو ئەنجامانەی ڕاگەیەندرا بە زۆرێک ڕاگەیەندرا هەم ئەنجومەنی کۆمیسیارانی کردە دوو بەش
هەم دوولایەن پێدەچی لە پشتی پەردەوە ئیتفاقیشان کردبی بۆی ئەو ئەنجامانە بەو شێوەیە تێپەڕێن کە خۆیان دایانەوێ و ئەو ساختەکاری کە کرابوو لەلایەن هەردوو لاوە ئەو ساختەکاریە بە زۆرترین قازانج لێ دەربچن نەک بە زەرەر و لە هەمان کاتدا ئەو ئەنجامانە کە لەوێ ڕاگەیەندرا ئەو سندوقانی کە ژمارەکەیان ڕاگەیەندرا دەنجی ئەو لایەنانە و ئەو لایەنانی کە ساختەکاریان کردو ئەو لایەنانەش کە ساختەکاریان لە دشکرا دەنجی هەردوو لایەن وەکو یەک سووتێنرا کە پێمان وایە ئەوە ناحەقێکی گەورە بوو بەرامبەر دەنجی دەنگدەران چونکە بەشێکی سندوقەکان دەنجی ڕاستەقینەی دەنگدەرانی تێدا بوو ئیرادەی ڕاستەقینەی و حەقیقی دەنگدەرانی تێدا بوو بەڵام بەشەکەی دیکەیان بەشێکی زۆری دەنجی ساختەی تێدا بوو و سکاڵای زۆریشان لەسەر بوو و بەڵگەنامەی زۆریش هەبوو لەبەردەست. بەڵێ ئێوە تانەتان داوە لە ئەنجامی ئەم هەڵبژاردنە پێشکەشتان کردووە تانەی لێدەن بڵێن؟ ئەمە سێ ڕۆژمان لەبەردەستە بە پێی یاسا بڕیارمان داوەتانەی لێ دەدەین بەڵام تەنها ماوە وردەکاری تانەکە ڕێک بخەین لە ڕووی شکلی و یاساییەوە بڕگەکانی ڕێک بخەین تەقدیمی دەکەین ئینشاءالله. بەڵێ یعنی هەر لایەن ناڕازیەکان بەیەکەوە تانە پێشکەش دەکەن یاخود تەنیا هەر بڵین قوارەی سیاسی بە تەنیا تانە پێشکەش دەکەوە تانەکان پێشکەشی چ لایەنێک دەکرێن پێتان وایە کاریگەری دەبێت؟ ئێمە دەزانین دادگا سەربەخۆنیە دەسەڵاتی دادوەری کەم تا زۆر لەژێر هەژمونی هەردوو حزبدا هەیە هەندێک جار لە بڕیارەکانی سەربەخۆیی پێوە دیارە هەندێک جاریش ناکاریگەری و هەژمونی ئەو لایەنانی بەسەرەوە هەیە پێدەچی هەر یەکە لە لایەنەکان تانەکان بە سەربەخۆ پێشکەش بکەن زۆربەی جاریش هەروە بووە جاری وا بووە هەندێک لە لایەنەکان هەماهەنگیمان بەیەکەوە هەبووە لە پێشکەشکردنی تانە و جاریش بووە کە سەربەخۆ پێشکەشمان کردو بەڵام زۆربەی هەروە بووە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی تانەکە وەکو لایەنێک بە سەربەخۆ پێشکەشی دەکەین بە هاوبەشی نا پێمان وایە لایەنەکانی دیکەش هەریەکەیان سەربەخۆ تانەکانیان پێشکەش دەکەن تانەکان ئاراستەی ئەو هەیە قەزایی دەکرێت کە لە سێ دادوەری بەڕست پێک دێ لە ڕێی کۆمیسیۆنەوە پێشکەش دەکرێت دەگاتە دەستی ئەوانیش لە ماوەی دەڕۆژ یەکلای دەکەنەوە بەڵێ ئێمە لە ماوەی سێ ڕۆژ تەعاان دەبی تەقدیمی بکەین. بەڵێ ئەو بەڵگانەی کە لە بەردەستیەوەدان کاری ینی پێدوایە بەڵگەی پێویستان لە بەدەستدا پێشکەشیکەن وەتانەتان لە ئەنجامەکاندانا ئەو تانە و سکاڵایانە کاریگەریان هەبێ؟ بەڕاستی وەکو وەڵامی پرسیاری پێشوش عەرزم کردی کاک حەکیم ئێمە لەسەرمانە تانەکە پێشکەش بکەین ئێمە دەزانین ساختەکارێکی بەربڵاو بەرفراوان کراوە و بەڵگەکانیشمان لە بەردەستدا هەن بەڵگەکانیش بەشی ئەوە دەکەن کاریگەریان هەبی لەسەر ئەو ئەنجامەی کە ڕاگەیەندراوە بەڵام بوون و نەبوونی کاریگەری دیارە لەسەر بڕیاری ئەو هەیەی قەزاییە دەوەستێ کە لە بۆ ئەو بابەتە تشکیل کراوە. بەڵێ بەس ئەگەر بەڵگەتان لە بەردەستداوی پێت وایە بە بەڵگەکان کار ناکرێت؟ ئێمە ئەزمموی هەڵبژاردننی 12/5مان لە بەردەستە تا گەیشتە ئەوەی پەرلەمان یاسای هەڵ دەرکرد دادگای فیدرالی هاتە سەرخەت لایەنەکان بە شێوەیەکی زۆر بەربڵاو بەڵگەیان خستە بەردەست کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی عێراق عەفوەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و وەکو گوتم پەرلەمان هاتە سەرخەت و دادگای فیدرالی هاتە سەرخەت بەڵام لەگەڵ هەموو ئەوانەش هەتانەتەوەی گرتوەکانیش دانی بۆ دادەنا کە ساختەکاریی ئێجگار گەورە کراوە بەڵام لە کۆتاییدا دەرەنجامەکەی بەو شێوەیە بوو هێندەی بڕیارەکان بڕیاری سیاسی بوون لەگەڵ ڕەوانکردنەوەی ئەنجمەنی کۆمیساران لە بۆ ماڵەوە بۆ ماوەیەکی کاتی بە شێوەی مۆڵەت پێدانی ئیجباری بەڵام تماشا دەکەین ئەنجامەکەشی بەو شێوەیە بوو کە بوو لەبەر ئەوە ئێمە دەبی چاوەڕێ بکەین لەوانی ئێستا قسەیەک بکەین دواتر ئەوە دەرنەچی بڕیارەکە بڕیاری کۆتایی لەبەردەستی ئەو هەیە قەزاییە کە ئەوان وەڵامی تانەکان دەدەنەوە چۆنی هەڵدەسەنجێنن و چۆنی بڕیار لەسەر دەدەن. زۆر باشە سەبارەت بەوەی کە بەڕێزی وتت کە دەنگی 96 بنکە سووتێنراوە ئەو لەلایەن نوێنەرانی پارتیویەتی لە کۆمیسیۆن کە دەکاتە 19,670 دەنگ پێتان وایە چەند دەنگ لەو دەنگانەی کە سووتێنراون لەو 19,000 دەنگی ئێوەن وەکو کۆمەڵی ئیسلامی؟ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو دەنگانی کەلیمان سووتێنراوە نزیک بە 10,000 دەنگ دەبی
لای خۆمان ئێمە وەکو ناوەندی هەڵبژاردن ئاماری خۆمانمان لەبەردەستە ژماری دەنگەکانمان زۆر لەوە زیاترە کە کۆمیسیۆن ڕایگەیاندووە لای ئێمە نزیکی 118,000 دەنگمان هەیە بەڵام ئەوەی کۆمیسیۆن ڕایگەیاندووە 109,494 دەنگە ئەوەیش کەوای کردووە بەڕاستی ئەو ناحەقەیە کە کۆمیسیۆن بڕیاری پێدا ئەویش سووتاندنی دەنجی سندوقەکانە بە کاملی لە کاتێکدا ئێمە لایەنی ساختەکار نین لایەنی ساختە بەرامبەر کراوین لایەنی تەزویر لێکراوین ناحەقێکی گەورەیە کە ساختەکار و ساختە لێکراو ئەوانەی کە دەنجی خەڵکیان دزیوە لەگەڵ ئەوانەی کە دەنجیان لێ دزراوە هەردووچیان وەکو یەک حساب بکرێن ئەگەر بۆ نمونە کاک حەچیم هەندێک نمونە دەبۆ باز بکەم لە پارێزگای هەولێر ئەو قوتابخانانی کە سندوقەکانیان پوسەڵ کراوەتەوە کۆمیسیۆن خۆی لە بڕیاری ژمارە بڕیاری ئەنجومەن ژمارە 62 ڕایگەیاندووە هەولێر 59 بنکەیە سلێمانی 27 بنکەیە و پارێزگای دهۆک 11 بنکەی دەنگدانە دەنگەکانیان پوسەڵ کراوەتەوە پارێزگای هەڵەبجە هیچ بنکەیەکی دەنجی پوسەڵ نەکراوەتەوە ئەگەر تەماشا بکەین لە پارێزگای سلێمانی بە نمونە هەندێک بنکە وەربگرین لە قوتابخانەی لە پارێزگای هەولێر عەفوەن لە قوتابخانەی سروشت کۆمەڵ 126 دەنجی هەیە کە سووتێنراوە لە قوتابخانەی مەلای گەورە لە کۆیە 108 دەنگ هی کۆمەڵی ئیسلامی سووتێنراوە لە قوتابخانەی پێشکەوتن لە ناو هەولێر 164 دەنجی سووتێنراوە و بڕۆ دوێت لە قوتابخانەی بێکەس کۆمەڵی ئیسلامی 328 دەنجی سووتێنراوە و لە قوتابخانەی نەبەست کە بریکارەکەمان پەیوەندی بە بەندەوە کرد ئەو کات گوتی لەگەڵ ئەوش کە ساختەکاری زۆر کراوە دەنجی کۆمەڵی ئیسلامی لەوێ زۆر باشە چونکە دەنگدەرانی ئێمە لەوێ زۆرن سکاڵامان تەقدیم نەکرد لە بەرخاتی ئەوەی دەنگەکانمان نەسووتێنرێ کە دەشمانزانی لایەنی دیکە فشاریان دروست کردووە لەسەر فەرمانبەرانی کۆمیسیۆن فشاریان لەسەر بریکاری قەوارە سیاسیەکان هەبوو دەنگدان بە بەڵگەنامەی ساختە هەبوو و دیارش بوو ئەو لایەنەی کە لە هەولێر ساختەکاری دەکرچێ بوو و لە دەڤەری سەوز ئەو لایەنەی ساختەکاری دەکات چێە لەوێ 173 دەنگمان هەبوو بەداخەوە سووتێنرا لە قوتابخانەی گوڵان 203 دەنگ ئەگە بچینە پارێزگای سلێمانی تەمان زۆرن بنکەکان بەپێ ئەو ژمارانەکە هەن قوتابخانەی مەهاباد 207 دەنگمان لێ سووتێنرا ئارام قوتابخانەی ئارامی بنەڕەتی 289 دەنگ قوتابخانەی یەکێتی کچان لە ڕانیە 307 دەنگمان سووتێنرا و قوتابخانەی ڕەزبەر 306 دەنگمان لە یەک بنکەی دەنگدان سووتێنرا و لە پارێزگای دهۆک قوتابخانەی سیریێ 216 دەنگمان لێی سووتێنرا ئەوانە بەشێکی کەمن لەو نمونانەی کە دەرفەت نییە کە زۆر بەکوردەوە لەبەرەوە عینەیەکمی هەڵبژاردووە بە کورتی دواتەکەم وڵای ئەوانە بەشێکن لەو دەنگانی کۆمەڵی ئیسلامی سووتێنراون کە خۆی لە نزیکی 10,000 دەنگ دەدا بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم وڵای کاک ومێدێکی بکەم وڵای بەڕێزت سەبارەت بۆی کە بەڕێزتان کاندید بوون لە هاوپەیمانی ئێوەش وەکو لایەنێک کەرچەندە بایکۆتان کرد پێتان وایە غەرجتان لێکراوە وڵا سەرەتا حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە ئێمە بڕیاری حیزبمان ئەوە بوو لە سەرەتاوە کەوا بایکۆتی هەڵبژاردن بکەین و دوای ئەوەی کە سەرۆکی حیزبەکان بەڕێکاری یاسایی خۆی ئیستیقالەی لە حیزبەکە کرد کۆمەڵە کاندید بڕیاندا کە بانگەشە بکەن لە هەفتەی ئاخیری بانگەشەدا و دواتر من لە 48 ساعتی ئاخیرا بانگەشەمان کرد بەپێی ئەو ئەنجامە سەرەتایانی کە دەرکەوت ئێمە کۆمەڵە بەڵگەی زۆرمان لایە کە لە ناوەندەکانی دەنگدانایە کارمەندەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان ئاماژان بۆ کردەوە ئەم حیزبە ئینسیحابی کردو کۆتایی پێهاتووە دەنگی حیزبەکانە پوچەڵ کردوتەوە بەڵگەی مەلموسمان لایە لەسەرەوە ئەمە بەلایەکە ناتوانانی لە کاتی خۆی بدەن بە کۆمیسیۆنی باڵا لە 48 ساعتیەکەمە دواتر لە ڕاگەاندنی ئەنجامە سەرەتایەکانە کە لە 1985 ڕاگەیان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان هاوپەیمانی بۆ دیموکراسی دادپەروەری ڕێژەی دەنگەکانی 6,886 دەنگ بوو بە پێی ڕێژەکەی کۆمیسیۆن کە لە 4 مانگە ڕایگەیاند داتای کۆمیسیۆنی باڵا خۆیەتی بەپێی ئەوەی کەوە لە دواتر ڕایگەیاند کە ڕێژەی ئەنجامە لە 100%ەکان 8,300 دەنگمان هەبوو بەڵام ئەم ئەنجامە کوتایانی کە ڕایگەیاندووە لەلایەن کۆمیسیۆنەوە دەنگی قەوارەکەی ئێمە هاتوتە خوارەوە بۆ 2,983 دەنگ ئەمە ئەو ئەگەینە سەرێکی هەموو حیزبەکانی کە نۆ حیزبی لە کورسی کشتەکانە بەرزاریان کردووە هەمووی ڕێژەکانی زیادی کردووە بەڵام تەنها حیزبێ کە ڕێژەی کەمی کردووە لە 185ەکەەوە بە خواردتر هاوپەیمانی دیموکراسی دادپەروەریە ئەمە ئەوە گەینە کە ئەو کورسی ئێمە مساومەی لەسەر کراوە درا و بەیەکی لایەنەکانی دەسڵات
کێ و لایەنی دەسەڵات وڵی ئەمڕۆ بەدەقیقی بڵێم ئێمە سەرەن بەرپرسانی ئێوەش باسیێنە درراوە بەکەم لایەنی دەسەڵات ئێمە بەدەقیقی بڵێن ئیتفاقی بۆ بۆ تێپەڕاندنی بابەتەکان بەپێی ئەوەی کە کراوە ناکرێت جاخۆ ئێمە 5300 دەنگمان بسووتێنرێت کۆمیسیۆن خۆی ڕایگەیاندوە کە ئێمە ئەو حیزبە ئەو نەدەنگی هەیە لە تەداتەکانی کۆمیسیۆنی باڵاخۆی ناکرێت بێ ڕێژەی کەم بکەیتەوە بۆ هیچ حیزبەکەمە نەکراوە تەنها هاوپەیمانی لەبەرویکەوە لەم کاتەیە سەرکردەیەکی نییە ئەوە بریکاری نوێنەری نیە لە کۆمیسیۆنی باڵا نەیتوانیوە کاری خۆی بکە ئەمە هۆکارێک بووی کەوا دەنگەکانی پێتان وایە دراو بەیەکێتی یان پارتی ئێمە بەپێی ئەوەی کە کراوە بەپێی ئەو داتای کە ئەلان کرا لە کۆمیسیۆنی باڵا 97 کورسی بە داقیقی هاتووە 3 کورسی بە باقی ئەخوار ڕۆشتەوە بە زۆرینی ماوە ڕۆشتەوە ئەو 3 کورسیە دانێکیان چۆ بۆ ئازادی دانێکیان چۆ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دواتریان چۆ پارتی دیموکراتی کوردستان دەنگەکانی ئێمە لەگەڵ دەنگەکانی ئازادیە کە 8000 دەنگ بوو لە ئاسیەکا بوون کەواتە بەشکراوە لە بینی ئەو لایەناندا زۆر باشە سەبارەت بە مەسلەی سووتاندنی ڕایبەڕێزی چ لەسەر سووتاندنی بە 1970 دەنگ بۆ نمونە دەنگی ساختە و ڕاستەقینە هەمویان بەیەکەوە بسووتێنرێن ئەمانە عەدالەتی نییە کە مەسەلەن کۆمیسیارەکانی پارتی ویکێتی ئەمان قبول کرد لە کۆمیسیۆن خۆی ئەگەر لە سەرەتاوە ئاماژە بۆ بکەین کەوا بڕیارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بڕیارەکانی بە جۆرێک نایاساییە پێچەوانەی بنەماکانی مافی دەنگدەرە ئەنە ناکرێت خۆ بڵێت تۆ لە ناوەندێکا کەسێک هاتووە لە تایبەت دەنگیداوە و لە دەنگی گشتی لە دەنگیاوە بتوانانی هەموو دەنگەکە بسووتێنیت لەیەکێ لە بڕیارەکانی ئەو خاڵە هاتووە ئەگەر ئیسپات بوو بۆ ئەوەی کەوە کەسێک لە دەنگدانی تایبەتە دەنگیاوە و لە دەنگانی گشتا دەنگیاوە ئەوە هەموو وێزگەکە ئەسووتێنرێت ئەم بڕیارەکە پێچەوانەی بنەماکانی مافی دەنگدەرە ئەمە خاڵێکیان سیرەکەی لەم هەڵبژاردنەدا ڕێژەی پوچەڵ زۆرە 116,000 کەسێک ڕێژەی دەنگی پوچەڵمان هەیە ئەمانە خۆی بۆ خۆی گومانە بۆچی دەنگی پوچەڵە ئێمە وەکو هاوپەیمانی بڕوامان وایە کە بەشێک لەو دەنگە پوچەڵان دەنگی لایەنەکەی ئێمەیە کە کارمەندەکانی کۆمیسیۆن پوچەڵیان کردوێتەوە یاخود لەم مساوامە کۆتاییان پێهێناوە خاڵێکی تریان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بڕیارەکانی هاوتانیە لەگەڵ کارەکانیدا چۆن وایە سەرەتا کۆمیسیۆنی باڵا بۆ دەربازبوون لەم حاڵەتە کاری زیاتر بکە لەسەر تۆماری دەنگدارانەکە ئێمە چەندین مەقالەمان نووسی چەندین هاوکاریمان کردن یا داشمان پێیان کە ئەم کۆمیسیۆنە بیتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەم فەوزانە خوڵقێنێت تاوەکو خەڵکی ئاوا لەدەر ئەنجامەکان بڕوانێت ئێمە ئەگەر بڕوانێت سەر ئەنجامەکانی هەڵبژاردننی 12 ساڵی ئەم ساڵی ڕابردوو لە ئەنجومەنی عێراقدا سەرکەین بەس بە تەنها لە شاری سلێمانیە لە 120 خەڵکی سلێمانی کاتەکەی وەرنەگرتوێتەوە کەواتە لە 120 خەڵکی سلێمانی ئامادە دەنگ بە ئەم کۆمیسیۆنە باتە کاری لەسەر داتاکەی ئەوان بکردایە ماوەیەکی ڕاگەیاندای بۆ کەسانەی کەوا ئەگەر نایانەوێت بەشداری هەڵبژاردن بکەن ئەوە بێن ناوەکانە بکوژێنەوە ئەو لە 120 دەنگدەرانەی لە ناو سجلەکە دەربهێنایە هەتاوەکو ئەم فەوزانە خولقایە لە هەرێمی کوردستانە کە بە هەوی تەزویر و بە جنسی تەرزویر و لە ڕۆژی هەڵبژاردندا بچەند دەنگدەن و کەسی ساختەکار و دەنگدەری حەقیقیەکە ببێت سوپاس دەکەم دەتەکەم بەڕێز کاک کەمال سەبارەت بە دەنگی پوچەڵ و بڵێن ساختە و سووتێنراو کە زیاتر لە 270,000 پێ دوای هۆکاری ئەم زۆرەی دەنگی پوچەڵ و ساختە و سووتێنراو بۆچی دەگەڕێتەوە 270,000 دەنگ زۆر نییە؟ پرۆژەکە زۆرە بەڵام زۆرش نییە لە چاو ئەو ساختی کاریە بەر بڵاو فراوانەی کە بە شێوەیەکی ڕێکخراو لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجام درا پێم وایە بەشێکی سەرڕای زۆری ساختەکاریەکان دەگەڕێتەوە بۆ هەوڵ و تەقەڵای کۆمیسارەکانی لایەنەکانی دەرەوەی ئەو دوولایەنە و فەرمانبەرانی ئەو لایەنانەی دەرەوەی ئەو دوولایەنە کە توانێن هەوڵێکی زۆر بدەن بۆ ئەوەی ئەو دەنگانش کە بە ساختە دراون ڕێگریان لێ بکەن سەرڕای ئەوەی کە لە ناو بنکەکانی دەنگدان بریکارەکان سەرڕای چاودێ سوورکردنەوە هەڕەشە لێکردن فشار قسنە سەر لە هەندێک شوێن لێدان و سوکایەتی پێکردن هەوڵی زۆریان داوە بۆ ئەوەی ڕێگری ساختەکاریەکان بکەن و ئەگەر ساختەکاریش کرابی کە زۆریش کراوە ئەوە سکاڵایان تۆمار کردووە لەبەر ئەوە پێمان وایە لەگەڵ زۆری ژمارەی ئەو دەنگانی پوچەڵ کراونەتەوە لە چاو ڕێژەی زۆری ساختەکاریەکە هێشتانیش کەمە دەبواە زۆرتر پوچەڵ بکرێتەوە بەڵام ناحەقیقە لە پوچەڵکردنەوەکەی ئەوەیە وەکو وتمان قوربانی و جەلات هەردووچیان پێکەوە حساب کراون بەڵ زۆر باش بەس سەبارەت بە
مەسلەی ڕێژەی بەشداریکردن کە کۆمیسیۆن ڕاگەاندووە لە سەدا 59 ئەوانەی کە بەشداریان نەکردووە ژمارەیان چەند بووە بای چەند کورسی پەرلەمانی بۆ نمونە خەڵک بەشداری نەکردووە؟ بەپێی ئەوەی کە کۆمیسیۆن ڕایگەیاندووە 159 کەس بەشداری ڕێژەی 159 کەس بەشداری کردووە کەواتە ڕێژەی 141 کەس بەشداری نەکردووە ئەو ڕێژەیە کە ڕێژەیەکی ئێجگار بەرزە لە 111 کورسی دەکات نزیکەی 50 کورسی ئەگەر ئەو هەمووی بەشداری کردبووە بێگومان کاریگەری دەبوو لەسەر ئەنجامەکان چونکە دەزانین زۆربەی ئەوانەی بەشداری هەڵبژاردن ناکەن متمانەیان بە هەڵبژاردن نەماوە بەداخەوە دوولایەنەکەی دەسەڵات توانی ویانە سەرکەوتوو بن لەوە کە متمانەی خەڵک بە پرۆسی هەڵبژاردن کەمکەنەوە هەندێک جار متمانەی هەندێک لایەنیش کەمکەنەوە بە پرۆسی هەڵبژاردن کە هەڵبژاردن سیمایەکی دیاری ململانی مەدەنیە لە نێوان لایەنە سیاسەکان و بۆ ئەوەی هەر لایەنێکیش پێگەی ڕاستەقینەی جەماوەری خۆی سنگ و قورسایی خۆی بزانی و شوێنی شایستەی خۆی پێگەی شایستەی خۆی لە دەستگا یاسایی و تەشریعیەکان وەربگرێم. ئەگەر ئەو ڕێژەیە بە هەمویان نیوەی دیکەشیان بچوبانە لە بۆ دەنگدان ئەکەیت ڕێژەی ساختەکاریەکە کەمتر دەبوویەوە چونکە بێگومانین ئەو جارەی سەرڕای هەندێک دەستگا بەشێک لە مختارەکانش بەداخەوە و بارەگا و شوێنە حزبیەکان توانی ویانە تۆماری دەنگدەرانیان بکەوێتە بەردەست و ئەو ناوانە دیاری بکەن کە ناچن لە بۆ دەنگدان لە شوێنی ئەوان بەڵگەنامەی ساختە دروستکەن بە ناوی ئەوان خەڵک دەنگ بدا. بەڵام ئەوەی کە لە سەدا بۆ نمونە چلوویەکەی کە بەشداری نەکردووە پێ دوایە کاریگەری هەیە لە سەردەنگەکانی بۆ نمونە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیان دەستەڵات بۆ نمونەگە خەڵک زیاتر بەشداری بکە کاریگەر دەبوو لەسەر کەمکردنەوەی ڕێژەی ساختەکاری؟ بێگومان کار حەچیم نەک 141 دڵنیام ڕێژەی ئەو خەڵکەی چۆتە دەنگدان زۆر کەمترە لە 150 چونکە بەوە گەیشتۆتە 159 کە بەشێکی زۆری خەڵک بە ناوی ئەو خەڵکەی نەچوە بەڵگەنامەی ساختەی لە بۆ دروست کراوە چوو بە ناوی ئەوان دەنجی داوە ئەوەش بەوە حساب کراوە کە دەنجیان داوە دیارە بۆکو لە وەڵامەکەی پێشوو ئاماژەم پێکرد بەڵام ئەگەر ڕوونتر بیڵێم ئەو دەنگدەرانی نەچوون بایکۆتی هەڵبژاردنیان کردووە دەنگدەری لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتن دەنگدەری خەڵکی جگە لە پارتی وێچێتین لەبەر ئەوە دەنگدەرانی پارتی وێچێتی بە فشاربی بە مستەفید بوومبی بە موچە وەرگرتن بی بە هەر هۆکارێک بی زۆربیان دەچن لە بۆ دەنگدان بەڵام ئەوەی دەمینێتەوە زیاتر ئەو لایەنانن کە دەنگدەرانیان وەکو عەرزم کردی 40 کورسیان هەبوو لە پەرلەمانی کوردستان لە خولی چوارەمی ڕابردوو لەگەڵ ئەوەش وا هەز دەکەن نەیانتوانی شتێکی ئەوتۆ بکەن ئەوە نەبوو کە ئەوان نەیانتوانی بەڵکو ئەو لایەنانە بوون کە هێزیان بەکارهێنا یاسایان پێشێل کرد دەرگای پەرلەمانیان داخست بەڵکو نەکەر ئەوە حکوومەتیش دەستەمەوە بۆ هەندێک جار لەژێر هەژمونی حزبی دەسەڵاتدار لەبەرەوە پێما وایە ئەو خەڵکە تووشی بێمتمانەیەکی زۆر بوو ئەو خەڵکەش کە تووشی ئەو بێمتمانەیە بوو بێگومان سەرڕای ئافەیەکی دیکە کە کاریگەری زۆری هەیە لەسەر پرۆسی هەڵبژاردن کە پرۆسی تەزویرە ئەو ئافەی دیکەشی دووەم کە هاتۆتە سەرێ بەداخەوە هەڵبژاردن دوای هەڵبژاردنش ڕێژەکەی بەرز دەبێتەوە دیارە کاریگەری زۆری هەیە لەسەر پێگەی لایەنەکان و لەسەر ڕنگ ڕێژکردنی نەخشەی داهاتووی سیاسی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەین کاک کەمەل کاومێت ناوبڕێکمانەیە دواتر گەڕێین بۆ لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاگومێ سوارد بە بەشدارینەکردنی خەڵک بۆ نمونەی مەگەر وردبینەوە لە 3,85,000 1,845,000 بەشداری کردووە، 1,239,000 کەس بەشداریان نەکردووە. بۆچی ئەم ڕێژە زۆرەی خەڵک ئەم جارە بەشداری نەکرد؟ وڵات سەرەتا ئەمە پەیوەندی بۆ هەیەکەوە سیستەمی هەڵبژاردنە وڵاتی ئێمە لە وڵاتانی ئیقلیمە لە هەموو عێراقا بە شێوەیەکی گشتی بە جیهان نەتوانین ئەمە بڵێن کە سیستەمی هەڵبژاردن بۆ بە سیستەمێکی سەرمایه‌داری. ئەم سیستەمە کێ دەسڵاتی هەبێت کێ پارەی هەبێ براوەیە، ئەوانەی کە بێدەسڵاتن کە بێتوانان دایمە دۆڕاون. کەواتە پێویستەکە لە دنیا لە وڵاتانە لە عێراقا لە هەرێمی کوردستانە مفەکیرەکان خەڵکانی بەتوانە بگتەوە بگەڕن بە دوای بەدیلی ئەمەدا و هۆکاری بەشداریەکردنی خەڵک چەندین ساڵ لە دەنگەدا هیچ گۆڕانکاریێک نابینێت. قۆناغ لە دوای قۆناغ هەڵبژاردن دوای هەڵبژاردن پێزی هەڵبژاردن ڕێزی هەڵبژاردن لە بەرچاوی خەڵکی بچووکە بێتەوە. خەڵکی هیچ ئومیدێکیان بە هەڵبژاردن نەماوە و ئەو ڕێژەی کە خۆمان ئەزانێکی تا لە ساڵ 59 هەیە نۆزەی بە ساختەکاری تێپەڕیوە لە سەدا 40 ئامادەی بچێتە سنووڕەکان چلەکەیش پێ دوای لە سەدا 40 خەڵک بەشداری کردووە. قەنەعەتم وایە بوو بە پێ هەڵبژاردنەکەی پێشووی کە لە ساڵ 50 خەڵک دەنگیا بوو لە ساڵ 40 تێنەپەڕیوە بەشداریکردنی خەڵک. پێ دوای چەندە بۆ نمونە دەنگیەکێتی و پارتی ساختەیە بۆ 45 کورسی و 21 کورسی پێدا چەند کورسیان ساختەوە؟ پەیوەندی بە کۆمەڵەشتەوە هەیە لەوانە کە دەنگە پوچەڵەکانە خەڵک کە چۆتە سەر سنووری دەنگدان یعنی قەنەعەتی بۆ هەیە کە هەڵبژاردن هەبێت، بەڵام قەنەعەتی بۆ نییە کەوا دەنگ بێ بەلایەنێک چونکە زانی گۆڕانکاری پێ ناکرێت زەربێکی یاوە لە وەرەقەی دەنگدانەکە. بەشێکی پەیوەندی بکە خەڵک بڕوای بۆ نییە، بەڵام وەکو ئەرکێکی نیشتیمانی ئەرکێکی ئەخلاقی و ئاینی چۆتە سنووری دەنگدان، بەڵام بڕوای بە گۆڕانکاری نەبوو بۆی کە دەنگەکەی کەسێکی ساختەکار لە جێگەی و دەنگەدا زەربێکی لێ. بەس دەڵێ ڕەنگە ڕێژەی بەشداری لە سەدا 40 بوو بێ کە کۆمیسیۆن لە سەدا 50 کاتە بنەوە پارتیوێکی دیسەن کورسیان ساختەیە بۆ نمونە ناتوان بە ڕێژەی کورتی پێت بڵێم، بەڵام ڕێژەی بەشداریکردنی خەڵک بە نمونە بەپێی ئەو ڕاگەانەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە لە ڕۆژی سیمانگە ڕایگەیاند لە پارێزگای سلێمانی 12.9 بووە. باشە لە شوێنەکانی کە هیچ تێپەڕی نەکردووە لە سەدا 20 بەرەسەر. کەواتە ئەمە ئەگەینێکەوە خەڵکی ئومێدی بە هەڵبژاردن نەماوە ناکرێت جاخۆ لە دوای لە ماوەی چەند ساعتی ئاخیرە ڕێژ دەنگدانەکە لە سا 15 بچێت بۆ لە سا 60. ئەمە پەیوەندی بۆ یەکەوە خەڵک ئومێدی بە هەڵبژاردن نەماکە ئومێد بە هەڵبژاردن نەما پێویست بە دوای بەدیلێکا بگەڕی. بەدیلی هەڵبژاردن پێویستەکە خەڵکی مفەکیر بگەڕێ بە دوای ئەوە یاخود ئەم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنانە کە هەیە هەموو هەڵبژاردنێک کە ئێمە ئەیکەین پەیوەندی لەسەر سێ بنەما کارەکات. یەکەم یاسای هەڵبژاردنە ئەو لایەنە کە هەڵەسێ بەجێبەجێکردنی هەڵبژاردنەکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکە و هاوڵاتی و لایەنە سیاسیەکان. یاسای هەڵبژاردننی ئێمە کە لە پەرلەمانی کوردستان جێبەجێکەین یاسای ژمارەیەکی ساڵی 92 ئەم یاسا حەوت هەمواری بەسەر هاتووە. ئەم یاسایەکی کۆنە هەموو سەلاحەتەکانی گەڕاندوە بۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە هیچ شوێنێکی دنیا ئەمە نیە چونکە یاسا حەسمی کێشەکانەکات دواتر کۆمیسیۆن هەڵسێ بەجێبەجێکردنی. کۆمیسیۆن لەم هەڵبژاردنە لە زۆر بوارە خۆی مشەڕیع بووە لە جیاتی پەرلەمان بڕیاریاوە بە نمونە بڵێن لە مادە 15 یاساکە هاتووە بەم ڕێکارانە تۆماری دەنگدەران ئەەکەی نقطە ئەڵێ ئەگەر شێوازێکی پێباش بوو کۆمیسیۆن خۆی بڕیارەیە. کەواتە ناکرێت تۆ عقلی ئەم وڵاتە بخەیتە دەستی ئەنجومەنێکی کۆمیسیارانەوە ئەبێ پەرلەمان یاسای هەڵبژاردن حەسمی ئەمە بەتە بکات. خاڵێکانی پەیوەندی کە بە ئەنجومەنی کۆمیسیاران و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە هەیە کە من خۆم
تا سەر ئێسخان پێچەوانەی ئەم کۆمیسیۆنم لەبەر ئەوەی بە پێ یاسا ئەم کۆمیسیۆنێکی سەر بەخۆیە بەڵام خودی پەرلەمانی کوردستان لە خۆلی چوارەمە شکۆ یاساکەی خۆشکان کە دەری کردووە هەساوە کۆمیسیۆنێک لەسەر محەسەسەی حیزبی دروست کردووە من ڕام لەگەڵەوەیە کە حیزبەکان بەشیان هەبێت لە کۆمیسیۆن بەڵام بە پێ یاسا هەیان بێ تۆ یاساکە دەکردووە کە ئەڵی کۆمیسیۆنەکەم سەر بەخۆیە ناکرێت تۆ بێ لەسەر دابەشکاری حیزبی لەسەر حیزبەکان دابەشەکەی ئەمە خاڵێکیان پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە هاوڵاتی مافی خۆی دی بە پێ یاسای هەڵبژاردن کە بچێتە دەنگدانەوە یاخود نەچێت دەنگدانەوە چونکە لە یاسای هەڵبژاردنە دەنگدان مافە ئەرک نییە کە من ناچمە سەر سنووقی دەنگدان کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان یاسای هەڵبژاردن نەیتوانی حەسمیەوە بۆ بکاتکەوە کەسێک لە جێگەکەی من دەنگ نەیە کەواتە ئەمە پەیوەندی بە دوولانی پێشوو هەیە بۆیە پێویستە کات ئەمانە لە ئەم خولەی پێنجەمی پەرلەمانی کوردستاندا بتوان حەسمی ئەمە بکەن بتوانن کارێ بکەن کەوا ئیتر چیتر ئیرادەی خەڵکی نەدزرێت گاڵتە بە ئیرادەی خەڵکی نەکرێت سوپاسیان دواتەکەم بۆ لای بەڕێزت قسە لەسەر تانەدان و وەسکاڵەکانیش دەکەن کاریگەریان دەبێت کاک کەمالگە بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بە نرخی کورسی کە ئێستا دیاری کراوە بۆ نمونە بۆ کورسی گشتی 15390 کە بەڵام بۆ کورسی مەسەلەن پێکاتەی تورکمان 2290 تا نرخی کورسی بۆ پێکاتەی سریان و کلدان و ئاشووری 2850 ئەمە چۆن دانراوە بۆ نمونە پێکاتەکان بە نزیکەی 30,011 کورسی پەرلەمانیان بردووە؟ بەڵێ هەر یەک لە پێکهاتەکان پێکاتی ئەرمەن بالەوی و دەست پێ بکەین ئەو کەسانی کە دەنجانداوە بە پێکاتی ئەرمەن کە ئەو چەند بەڕێزەی منافیز بوون لەسەری دەنجی هەمویان کۆ دەکرێتەوە دەنجی صحیح ئەو دەنگە صحیحی هەمویان چەندەکە نرخی یەک کورسی دەکا ئەوەندە لەبەر ئەوەی کە لەناو ئەو پێکاتەیە زۆرترین دەنجی هێناوە ئەوە دەبیتە پەرلەمانتار لەسەر پێکاتی ئەرمەن کە بە 615 دەنگ کورسێکی پەرلەمانی مسۆگەر کردووە دوام پێکاتەکانی دیکە تورکمان و مەسیحی هەر یەکەیان دیسان 5 کورسیان لەبۆ هەیە کۆی دەنگە سەحیحەکانیان چەندە دابەشی سەر ژمارە 5 دەکرێت ئەو نرخەی کە دەردەچی ئەوە نرخی یەک کورسیە لە بۆ هەر یەکە لەو دوو پێکاتەیە ژمارەی دەنگە ڕاستەکانی دیکە کە دەمینێتەوە لە کۆی دەنگە دروستەکانی ئەوانەی بە دەنجی دروست حساب کراون بە لێدەرکردنی ئەو کۆتایانە ئەوە دابەشی 100 کورسەکەی دیکە دەکرێت نرخی 100 کورسەکە دەردەچی یعنی هەر کورسێک نرخەکەی چەندە ئەو نرخەی لە بۆ دەردەچی بەڵ بەس سەبارەت بە پێکاتەکان ینی پێ دوایە ئەمە دادپەروەری تێدا بۆ نمونە بە 28,000 کە هەموو پێکاتەکان بۆ نمە 11 کورسی پەرلەمانیان بەردەکەوێت لە کاتێکە نرخی کورسی بۆ کورسی گشتی 15,000 پێم وایە کێشەی سەرەکی بەڕاستی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە یاسای هەڵبژاردندایە لە عقلیتی حکومڕانی هەرێمدایە کە لە کۆتاییدا ئەوەی ئێستا شکلی گرتووە کە هیوادارم هەموو حزبە سیاسیەکان بەجددی کا لەسەر ئەوە بکەن ئەو شکلگرتنە گۆڕانکاری جەوهری بەسەردا بهێنن ئەگەرنا لایەنێکی دیاریکرا و بەردەوام 9 کورسی لەو 11 کورسیە لە بۆ خۆی مسۆگەری کردووە خەڵکی خۆی دەنێری و بە دەنگدانی تایبەت و بە دەنگدانی گشتی لە ئەو شوێنانی کە ئەسڵەن دەنگدەری ئەو پێکاتەیە تێدانە دەنجی زۆر دەهێنن و بە ژمارەیەکی کەمی دەنگ چەند کورسیەک مسۆگەر دەکەن ئەگەر نمونەیەک لە بۆ بینم لە دەنگدانی گشتی لیستی سەردەممان هەیە بە 15,434 دەنگ یەک کورسی وەرگرتووە بەڵام لە بەرامبەر ئەو لە پێکهاتەی تورکمان پارتی گەشەپێدانی تورکمان بە 3,318 دەنگ 2 کورسی بردووە یعنی پێنجێکی ئەو دەنجی هێناوە بەڵام 2 ئەوەندەی ئەو کورسی بردووە و لە پێکهاتەی کلدان سریان ئاشووری لایەنێک هەیە بە 8,088 دەنگ 3 کورسی بردووە ئەویان بە 15,434 دەنگ 1 کورسی بردووە بەڵام ئەو بە نزیکەی نیوەی دەنجی ئەو 3 ئەوەندەی ئەو کورسی بردووە بەڕاستی نەعەدالەتێکی زۆر گەورەیتیدا هەیە ئێمە پێمان وایە سێ جۆر بەشداری کۆتاکان هەیە لە پرۆسەی هەڵبژاردن یەکەم پێویستە کۆتاکان تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبی
و لیستی پاڵێوراوانی تایبەت بە خۆیان هەبی و فۆرمی دەنگدانی تایبەت بە خۆیان هەبی، یعنی سندوقی دەنگدانی تایبەت بنکەی دەنگدانی تایبەت یان لە ناو بنکەی دەنگدانی تایبەت و وێستگەی دەنگدانی تایبەت بە خۆیان هەبی. بە پاڵێوراوەکان کاندیدەکانی ئەو پێکهاتانە لە نێوان خۆیان ململانێ بکەن و دەنگدەرانی تەنها پێکهاتەکەی خۆشان دەنجام پێ بدەن. ئەوە ڕێگەیەکی قانونیە، عەدالەتی تێدا هەیە، ئەو کات نرخی کورسی زۆر بیان کەمبی تەنها لەسەر حسابی خۆیان و لە نێوان خۆیانە لەسەر حسابی لایەنەکانی دیکە نابی گرفتێکی تێدانیان. یان ئەوە تا مادەم یاساکە هەڵبژاردن تەنها هەڵبژاردنێکی گشتیە، یەک تۆماری دەنگدەران هەیە لە بۆ هەمووان، طبعاً بە جیا لە دەنگدانی تایبەت و گشتی باسی دەنگدانی گشتی دەکەین، یەک تۆماری دەنگدەرانت هەیە، یەک جۆر بنکەی دەنگدانت هەیە، یەک جۆر فۆرمی دەنگدانت هەیە کە هەمووانی تێدا هەیە و یەک جۆر دەنگدەریش دەنجی تێدا دەدەن. ئەو کات بەڕاستی ناعەدالەتێکی گەورەیە دوو کەس بەیەکەوە بچن دەنگ بدەن لەسەر هەمان فۆرم، یەکێکیان دەنگەکەی 5 قاتی ئەوی دیکە حساب بکرێ، چونکە یەکێک لە پێوەرە نێودەوڵەتیەکانی هەڵبژاردنێکی تەندروست ئەوەیە بەهای دەنجی دەنگدەر یەکسانبی، ناکرێ ئەو دەنگدەرە حسابێکی زۆر تایبەتری لە بۆ بکرێت لە دەنگدەرێکی دیکە کە لەسەر هەمان فۆرم لەسەر هەمان تۆماری دەنگدەران لە بۆ هەمان هەڵبژاردن دەنجانداوە. لەبەر ئەوە پێمان وایە جۆری دووەم کە جۆرێکی تەندروستە لیستی گشتی هەبی، لە ناو لیستە گشتیەکە پاڵێوراوی کۆتاکان هەبن. ئەو ڕێژەیە کە هەیە ڕێژەی 105 لە بۆ دیاری دەکرێت زۆرتر کەمتر. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ مافی کۆتاکانین، لەگەڵ مافی کەمینەکانین، بە کۆتاش مافیان پارێزراوبی، بەڵام لەگەڵ ئالێتەکەی دانین. ئەو ئالێتەی کە ئێستا هەیە بەڕاستی پێما وایە شێوەیەکی ناعەدالەتی تەواوی تێدایە وەلایەنێکی دیاری کرا و لەسەر حسابی لایەنەکانی دیکە ئیستیغلالی ئەو بابەتەی کردووە. بەڵێ سپاس دەکەن کەمەل کاگومێتێک بگەڕێن لای بەرز سەبارەت بەوەی کە سکاڵەکان بۆ نمونە نوێنەرانی پارتی ویکیتی لە کۆمیسیۆن سکاڵایی دایەنەکانیان فرامۆش کرد ئەم تانەدانەی کە پێشکەشی دەستەی دادوەری هەڵبژاردن دەکرێت لە دادگای پێرات چونۆ پێ دوایە کاریگەری دەبێت؟ وڵات کارێکی یاسایی یاسای هەڵبژاردنە ئاماژەی پێکراوە کە لە ڕۆژی ڕاگەیاندنی ئەنجامەکان و ئێلانکردنی لە 3 ڕۆژنامەی ڕۆژانەدا کە ئەمڕۆ بڵاوکرا بووە 3 ڕۆژ چاوەڕوان ئەکرێت، یعنی 3 ڕۆژی داهاتوو لە بەردەم لایەنەکاندایە تا ڕۆژی پێنجشەمە ئەکات لە بەردەستی لایەنەکانایە. دواتر لە ڕۆژی گەشتنی سکاڵەکان بە دەستەی دادوەری لە دادگای پێداچوونەوە ئەبێ لە ماوەی 7 ڕۆژە حەسمی سکاڵەکان بکات و بڕیاری کۆتایی لەبارەی بدا و بڕیارەکانی دەستەی دادوەریش بڕیاری کۆتایی و قابلی تانێدان نییە. تا 29 مانگ تا ڕۆژی پێنجشەمە ئەکاس. ئەمڕۆ ڕۆژەوەی کە لە بەردەمێت تاوانەتیجەکە پەسەند بکرێت لە ڕۆژی گەشتنی لە کۆمیسیۆنی باڵاوە بە دەستەی دادوەری لە ڕۆژی کە ئیستیلام ئەکرێت. این دەستەی دادوەری 7 ڕۆژی لە بەردەم ڕۆژی لە بەرتا لە ڕۆژی گەشتن بە سکاڵەکان دەستی ئەوان دەست پێ. بەس سەبارەت بە سکاڵەکان پێ دوایە بۆچی مەسەلەن سکاڵەکان ئەو سکاڵای هەبوو بەڵام دواتر فرامۆش ئاماژە بۆ کەم کە بڕیارەکانی کۆمیسیۆنی باڵا پەلەپەلێکی پێوە دیارە کارێکی کارێکی جۆرێک لە جۆرەکان پێوە دیارە کە هەستەکەی مشەوشی لەم ئەنجومەنی کۆمیسیارانە هاتوتەکایەوە. لە سەرەتای ڕاگەیاندنەکانە کۆمیسیۆن ئاماژە بگوت کە ئێمە 1045 سکاڵامان هەیە لە بڕیاری ژمارە 62 کە لە 20 ئەم مانگەدا ڕایانگەیاندووە ئەڵێ 614 سکاڵامان ڕەت کردەوە و 167 سکاڵامان پەسەند کرد. کۆی ئەم دوانە ئەکاتە 780 سکاڵا باقیەکەی چی دەهات؟ پێویستە کۆمیسیۆن وەڵام باتەوە. ئەوتی من 1045 شەکوام هەیە. ئێستا لە بڕیاری ژمارە 62 کە لە 20دا دەرچووە ئەڵێ 614 ڕەت کردەوە 167 پەسەند کرد. ئەی 264 سکاڵەکەی چی دەهات؟ ئەمە خاڵێکیان. خاڵێکی دووەمیان لە بڕیاری 62 هەر هاتووە ئەڵێ 96 ناوەندی دەنگدانم پوچەڵ کردەوە. لە سلێمانی 27 دانەیە لە دوهۆک 11 لە هەولێر 59 کە کۆیەکەی تۆ 97 دەکات. ئەو لە بڕیارەکە لە من 96 پوچەڵ کردەوە. ئەو ناوەندە کوێ؟ کەواتە ئەمە ئەگەینێک بڕیارەکانی کۆمیسیۆن مشەوشی پێ دەرە. ئەگە بگرن سەر بڕیاری 63 کە باس لە ژماری دەنگ و کورسیەکانەکە پارتی دموکراتی کوردستان سفری بۆ دانراوە. ئێمە ئەمری ئیداریە بڕیارە. کەواتە پارتی دموکراتەمە پێی بڕیاری کۆمیسیۆنی باڵا بێ کورسی نێناوە. کەواتە ئەبینیت کەوا مشەوشێک لە بەکارەکانی کۆمیسیۆنی باڵاوە دیارە کە تێپەڕان. زۆر باش بەس سەبارەت بە دەستەی دادوەری هەڵبژاردن لە دادگای پێداچوونەوە لە کێ پێکاتوە ینی لەسەر بنەمای چی مەسەلەن ئەمە یەکلا دەکرێتەوە؟ دەستەی دادوەری 3 ئەندامی دادگای تەمیزی کوردستانن لە دەستەی متەفەڕیقا واز لە کاری خۆیان نیان لە کاری خۆیان بەرداوام بن
إضافة إلى وظيفته سر ڕای کارێکی خۆیان هەڵەچن بە حەسمکردنی ئەم شەکوانەیش وەخوازیارم کە ئەم ئەنجومەنیە ئەم دەستەی دادوەریە بتوانن کە پێچەوانەی دادوەرەکانی عێراق کە بوون بە یاریی ساحەکە کە دەسڵاتداران لە عێراقدا کاریان بە دادگاکان کرد ئەمان بتوانن بە پێی عەدالەت بە پێی ئەو سکاڵانی کە خێتە بەدەستیان بتوانن کاری لەسەر بکەنەوە بتوانن ئەو سکاڵانە وردەکاریەکانی لە کۆمیسیۆن وەربگرن دوای بڕای لەسەرەوە بەس بە پێی یاسە تا 6 دەبێت پەرلەمان نوێز بەکار بێت تا 6 11 بوو 6 11 دەست بەکار بێت بەڵام 6 11کە مدەکەی کەمتری ماوە چونکە حەوت ڕۆژ دراوە لە بەردەستی ئەنجومەنی دادوەریە کە لەماوەی حەوت ڕۆژاوی حەسمی سکاڵەکانی خۆیان بکەن لە ڕۆژ یەکشەمە پێیانەگات ئەبێت لە سەرەتای هەفتەی داهاتوودا کۆتایی بە سکاڵەکانی خۆیان بێنن سپاس دەکەم کەمال کاتمان کەمەوە سەبارەت بۆی کە پێ دوایە کۆمیسیۆن لە یەکەم ئەزموونیدا شکستێناوە متمانەی لەدەستدا نەیتوانی پرۆسەکە بە سەرکەوتووی بەڕێوە بات ئەوەی کە چاوەڕوانیمان بوو لە کۆمیسیۆن نەیتوانی لە ئاستی چاوەڕوانیەکانی ئێمەدا بێ چاوەڕوانی باشترمان لە کۆمیسیۆن هەبوو پێمان وابوو بە پێکهاتەکەی کە پێکهاتەیەکی تەوافقی بوو لە هەر پێنجلایەن پێکهاتووە بڕیارەکانیشی بە شێوەیەک دەبی زۆرترین پابندی بە یاساوە تێدابی بەڵام بەداخەوە لە ئاستی چاوەڕوانی ئێمە نەبوو و ئەو ئەنجامی کە ڕاشی گەیاند جێگەی نیگەرانیمانن بەڵێ دوا پرسیار بە کورتی پێ دوای ئەم نەتیجانە ئەگەر لە دەستەی دادوەری ڕاز نەکرێنەوە کاریگەریێک لەسەر پرۆسی سیاسی دەبێت ئێستا کۆمیسیۆن بووە بە دوو بەشەوە لایەنەکان بوون بە دوو بەشەوە پێم وایە ئەگەر ئەنجومەنی ئەو هەیە قەزایی کە هەیە ئەگەر ئەنجامەکان وەکو خۆی پەسەند بکە ئەو کات هەنگاوێکی دیکە لە بێمتمانەی خەڵک بە پرۆسی هەڵبژاردن دەچینە پێش خەڵک متمانەی کەمتر دەبێتەوە بە پرۆسی هەڵبژاردن و نەخشەی داهاتووی سیاسی دیسان وەکو هەر هەڵبژاردنێکی دیکە بەو شێوەیە دەبی کە بەشێک لە کورسەکانی پەرلەمان کورسی ساختن کەواتە بەشێک لە پەرلەمانتارەکان پارلەمانتاری ساختە دەبن و بەشێک لە ویلایەنانەی کە شانازی بۆ دەکەن ژمارەی کورسەکانیان ئەوەندەیە بەشێکی هی خۆیان نییە و ناشانوێ بەڕاستی پێگەی ڕاستەقینی خۆیان بزانن بەڵکو تەنها بە پرۆسی ساختەکاری دەیانوێ زۆرترین دەستکەوت بۆ خۆیان مسۆگەر بکەن ئەوەش ئەکید کاریگەری لەسەر متمانی نێوان لایەنەکانیش دەبی سەرڕای ئەوەی ئەو سلبیاتی لای کۆمیسیۆنیشی هەیە بەڵێ سپاسن کاگومی زۆر بە کورتی ئەگەر لایەنێک بایکۆت بکات کورسەکانی بۆ لایەنەکانی تر دەچێت لە یاسای هەڵبژاردنەمە ڕوونکراوەتەوە بە کورتی بە سپاسن لەسەر بابەتەم نووسیوە کە هیچ هێزێک مافی ئەوەی نیە کە بتوانێت کورسی لایەنێک کە پڕکاتەوە لە پەرلەمانی کوردستانە لە یاسای هەڵبژاردن شتی وانە بەپێی ئەو ڕێکارانی کە لە یاسای هەڵبژاردن هاتووە و بابەتیش لەسەر نووسیوە کە هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە جگەی لایەنەکەی کە بکرێتەوە لە پەرلەمانی کوردستانە زۆر سپاس بۆ بەڕێز ئومێد جاف شارەزا لە هەڵبژاردن هەروە کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارن تا بەرنامێکی تر خواتانەوە سپاس بەڕێز